چۆن نەخۆشی داماوکات چێتە خەستەخانەکە گیرفانێتەکێن و ئیتر هیچی پێ نامێنێ بەڵام کەسێکی باری شانیشی سووکەوە چێتە دەرەوە کەسێرەکە حیچ یعنی هی ئەوەیە و خەڵکی کە ئەچێتە دەرەوە ئەگەر پیاو چاک و ئیماندار بی وای لێ شکبەری پێشەوەی بڕوا بڵێ تخوا دوعایەکی خێرمان بۆ بکە چکە هیچی لەسەر نەماوە فێری ئەمە بووین کە نەخۆشێکی پاک ئیماندار محاجەبە ڕیشێکی سونەتی هێشتۆتەوە ئەچێتە دەرەوە فێر بووین لە بە دەرگای سمارت و ڕیسەپشنەکە بیگرین بڵی مامەجان بەدەم ڕێوە بەدەم ئەوەی کە ئاچینە ژێر باڵی بەدەم ئەوەی کە نعلەکانی بۆ دائەنین بەدەم ئەوەی کە خزمەتێکین و دەرگای سیارەکەی بۆکەینەوە بڵێن تخوا دوعایەکی خەیریشمان بۆ بکە چکە نازانی دوعای ئەو لای خوای گەورە چەند قوبوڵە بۆ چکە هیچ تاوانێکی لەسەر نەماوە هیچ خراپەیەکی لەسەر نەماوە ئەو نەهاتووە و ڕۆیشتووە و ئازاری چێشتووە و ناڕەحەتی بینیوە بەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ يود أهل العافية يوم القيامة حين يعطى أهل البلاء الثواب لو أن جلودهم كانت قرضت في الدنيا بالمقاريض لقيامة أما همان وسطاوين همان يكترين ناسين قال لي بيه جماعتي سمارت آوا وسطاون لبيش إما أنا خوشكان هينن محاسبان لقلاك إما جاري حسابي خمان نازانين نەخۆشەکانە بینین ئەلێن چەند نەخۆش بووی ئەڵێ وەڵا ئەو نەڕۆژ چەند عەمەلیاتێ بۆ کرا ئەو نا ئەی چەند ئازارت چێشت ئەو نا ئەی چەند شەو نەخەوتی لەبەر ئازار ئەو نا ئەی جەماعەت هاتمە دیار و خزمەتیان کردی ئەڵێ وەڵا خۆڵ ناگرێت جەماعەت زۆر بە خزمەت بووم نێرسەکانی سمار زۆر ئیشیان بۆ کردم دەبڕۆ ئەو نە پاداشت و ئەو نە لێخۆشبوونی خوا ئەو نە پلەی بەهەشت جەماعەتی ستافی خۆمان ئەڵێن چی ناڵێن خۆزگە خزمەتێکی زیاتری و پیاوەمان بکردایە ئێستا شفاعەتێکی و هەڵین خۆزگە ئێمەش لە دنیایە بە مقاش گۆشتیان لێ کردینایەتەوە تا ئێستا پلەی ئەوانمان هەبووە یەتە بەرچاوت ڕۆژێ لە ڕۆژان بێت تەمەنا بکەی بڵێ خۆزگە بە مقاش گۆشتیان لێ بکردنایەتەوە من تەسەوڕ ناکەم ئێستا کەس تەسەووری ئەوە ناکا ڕۆژێ لە ڕۆژان حەسکا بڵێ خۆزگە منیش لە ICU بوومایە بیان بردایەتێ ئەمەلیات بە بێ بەنج گۆشتیان لێ بکردمایەتەوە ئازارم هەبوایە هاوارم ڕۆژەڕۆیە بڕۆشتایە ئێستا پاداشتەکەم ئاوا کەورە بووایە پێغەمبەری خوا فەرمێ تەمەنا ئەکەن ئەهلی دنیا لە قیامەتە ئەویان هەبوایە